بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه طاعت عبادتي همولا يكمان خواي پروردگار بلطفي خوي لي قبول فرمو بين ئەم مزگەوتە خنجیلانە کە سەرەتای مزگەوتێکی گەورەترە پیرۆز بێ لە ئێوەی خۆشەویست لە ئێمەی نوێژخوێن لە هەموو موسڵمانان خوای پەروەردگار بیکاتە سەرەتایەک بۆ ئەوەی هاتووینە باخچەیەکی بچکۆلەی بەهەشتەوە یا ڕەبی خوای گەورە بمانگەێنی بە بەهەشتی کۆتاییش هەر کەسێ بێتە ماڵی خوا نیشانەی ئەوەیە هاتۆتە سەر ڕێگاکەی بەهەشت بەری مەدە دەچێتە ئەو سەر خوای پەروەردگار پاداشتی دروستکردنی ئەم مزگەوتەش بێنی بەو دایک و باوکەی کە بەنێتیانەوە دروست کراوە ڕاستەوخۆ ئەم سەدەقاتە جاریە بۆیان بڕوە ئینشاءڵڵا خۆشەویستانم لە شاری فیوچەردا لە خزمەت مزگەوتی دایک و باوکدا ئەمەوێ باسی خەڵاتەکانی خوای پەروەردگار بکەم شارێک لە ناو شارێکی گەورەدا کە دێیتە ناو شارەکەوە ئەبینی دانیشتوانی ئەم شارە خەڵاتی زۆری خوای پەروەردگاریان بەسەرەوەیە سێشت بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم پەروەردگار ئەلەم یەجیدکە یەتیمەن فەئاوە ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى لسورة الضحى سێ خەڵاتی خوای گەورە بیر پێغەمبەر دەخاتەوە صلی الله عليه وسلم دەرسێکیش بۆ هەموو ئومەت بۆ هەموومان تۆ مناڵێکی بێباوک نەبووی بێدەرەتان نەبووی داڵ دەماندای نەمان هێژ لە هیچ قۆناغێکی ژیاندا بێباوکیت پێوە دیار بێ ئایا تۆ کەسێک نەبووی ڵالەن بە معنە گومڕانایە دوول لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێک نەبووی نەتدەزانی تۆ چ گەوهەرێکی بە نرخی تۆ شەفیعی مەحشەری هەموو ئومەتانی تۆ کەسێکی کەوا پەروەردگار مەقامی مەحموودی بۆ داناوی تۆ نەتدەزانی دوا پەیامی ئاسمانی بۆ تۆیە فەهەدا خوای پەروەردگار ئەم قورئانەی پێ خەڵات کردی بووی بە خاتەمی هەموو پێغەمبەران تۆ بیرت دەکردەوە خالقی ئەم مەرز و ئاسمانە نابێت دوان بن نابێت بت و سەنەم بێ دەبێت تاک و تەنها بێت کە ئەڵڵایە خوای گەورە بە وەحی هەمووی بۆ ڕوون کردیەوە ئایا تۆ هەژار نەبووی دەوڵەمەندمان کردی جا سەرنجی قورئان بدەن بەڕێزان هیدایەتی خوای پەروەردگار لە پێش هەموو شتێکەوە ئینسان خوا نەخواستەگە دین و ئیمانی نەبوو خاوەنی چییە خاوەنی هەر هیچ نییە چونکە هەمووی لەدەست دەدا لە دوای دین و ئیمان ئینسان دەوڵەمەندی حەڵاڵ لە هەژاری خوا ڕزگارت کا و دەرگای ڕەحمەتت لێ بکاتەوە بەڕاستی ئەبێ قەدری بزانی قەدری دوین دین و ئیمانت بزانی قەدری دەوڵەمەندی بزانی کە خوای گەورە ماڵی حەڵاڵی پێ خەڵات کردی پەروەردگار لە زۆربەی شوێنەکانی قورئانە کە باسی ماڵ و سامان دەکات بە پارە ناوی نایەنە ئین تەڕەکە خەیڕەن خەیر بە معنە ماڵە بە ناوی خێر دەیهێنێ و ئینەه لحب الخەیر لەشەدید خەیر لەوێدا بە معنە ماڵە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئافرەتێکی بەڕێز وەکو ئافرەتە بەڕێزانی مزگەوت منداڵێکی دەبێت بە ناوی ئەنەسی کوڕی مالیک دەیباتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا ئەنەس لە خزمەتدایە ئودعوا الله له خوا دوعای خێری بۆ بکە حەدیثەکە لە بوخاریدا هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی بەسەری مناڵەکەی هێنا و ئەم دوعای بۆ کرد اللهم ئەکثر ماله یا ربی خوای ئەم مناڵە دەوڵەمەند بکەی خوایە ماڵی زۆر زۆری پێ ببەخشی وولده یا ربی خوای مناڵ و نەوەی زۆر زۆر پێ ببەخشی مناڵەکانی نەوەی نەوەکانی زۆڕیەتی زۆر بێ وبارك له فيما أعطيته يا ربي خويا بركت بخيت أويك بيدا بخشي چەند دوعایەکی گەورەیە کەواتە دەوڵەمەندی خۆشگوزەرانی نەک خراب نییە یەکەم دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەو منداڵە ئەوە بۆ خوای ماڵی زۆرکەی منداڵی ساڵحکەی بەرەکەت بخەیتە ماڵیەوە بەعەمری کوڕی عاسی فەرموون نعم المال الصالح للرجل الصالح لە مسند ئیمام ئەحمەدا فەرموودەکە هاتووە باشترین شت ئەوەیە پیاوی ساڵحی خێرەومەندی حەڵاڵخۆری دڵسۆز بۆ خەڵک و خاک و خوای پەروەردگار ماڵی جوانی بەدەستەوە بێ لە گیرفانی خاڵی هیچت پێ ناکرێت بەڵام کاتێک خوای پەروەردگار ماڵێکی حەڵاڵ دەداتە دەستێکی کەسێکی خاوەن دڵواڵە دەستکراوە بەڕاستی ئەمە ئەم دوانە بەس لە یەکتری جوانن ئەم دوانە بە یەکەوە خوای پەروەردگار جوانی کردوون بەڵام ئاگامان لە چەند شتێک بێ یەکەمیان هەمیشە بڵێین خوای پەروەردگار ئەمە هەموو فەزڵی تۆیە مانیع نییە بە زۆر زۆرت هەبێ پێغەمبەران خۆشەویستانم سەلامی خوا لە هەمویان و خاتمی پێغەمبەران محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم پێغەمبەران هەڵبژێردراوی خوان خوا خۆی هەڵی بژاردوون ئیمانیان لە هەموو ئیمانێک بەهێزترە بە خوا بە قیامەت پێغەمبەر هیچ کەسە لەسەر و پێغەمبەرانەوە نییە
هەڵبژاردەی خوا خۆنی. ئەو پێغەمبەرانە یەکیان لەوانە سولەیمان پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێت دوعایەک دەکات رب اغفر لي وهب لي ملكا لا ينبغي لأحد من بعدي يا ربي خوایە لێم خۆش بە دائما پێش هەموو شتێک بڵێ خوایە لێم خۆش بە خوایە ڕەحمم پێ بکە فەرمووی خوایە مڵک و سامانێکم بدەیتێ نەدابێت بە هیچ کەسێک لەمەوە پێش بڕواتان بێت نەدرا بە هیچ کەسێکیش لە دوای خۆی. ئەو سولەیمان پێغەمبەرە پێغەمبەری هەڵبژێردراوی خوا باوکیشی داود هەر پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ داوا لە خوا دەکا خوایە کە خەزێنەکانی هەرگیز کۆتاییان پێ نایە خوایە شتێکم بدەیتێ دەوڵەمەندیەکم بدەیتێ کەس نەیبوو بێ خوای پەروەردگار فەرمووی دەستت کراوەیە فەرمووی خوایە جنیەکانم بۆ مسەخەر کە ئەو غەواسانە چی لە ژێر دەریادایە واتە نامەوێت هەر لەسەر زەویدا کار بکەم هەموو غەواسەکان ئەو زەمانە غەواسی هەبووە لە ژێر دەریاکاندا دوڕ و مەرجانیان بۆ دەردێنا لەسەر زەویدا کاری کرد و هەمووی ئاوەدان کردەوە فەرمووی خوایە ئاسمانیشم دەوێت ئەوەش خەڵاتی خوایە بەرماڵێکی هەبوو فەرشێکی هەبوو دایدەنا خوای گەورە ئەمری بەبا دەکرد بەرزی دەکردەوە وەکو فڕۆکە چۆن تۆ لە فڕۆکەیەکی جوان و لەبار و تازەدای هەز ناکەی هەر بە ئاسماندا دەڕوە ئەو فەرشە ئاوە ئەم سەراوسەری دنیای پێ دەکرد و دەهێنایەوە شوێنی خۆی بە ماوەیەکی کەم ئەو کاتە بیری کردەوە دەبێت لە ئاسمانیشە لە سەڵاتمان نەبێ لە ناخی دەریاکانیشدا شت دەربێنین هەموو ئەم سەرزەویە ئەو خۆشگوزەرانەی لە زمانی سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بەدەستی هێناوە هیچ کات مرۆڤایەتی ئێستاش لە سەدەی 21 و دواتریش نایگاتەوە ئەوەندە ژیان پێشکەوتوو بووە بەڵام خوای گەورە چی داوا لێ دەکا چەندە دەوڵەمەندبی بە هەر بە یەک شت لەبیر نەچێ هذا من فضل ربي لە کۆتایە فەرمووی پەروەردگارە ئەمەی دەیبینم لە دەریادا دەسەڵاتم هەیە لە ئاسماندا فڕۆکەم هەیە سەر زەوی هەمووی موڵکی منە یا ربی خوایە ئەمە هەمووی فەزلی تۆیە بەس خوا ئەمە لێ ببیستی ئەزانی چەند مرتاح دەبی و خوا چەندی پێخۆش دەبێ هذا من فضل ربي پەروەردگارە ئەمە هەموو خەڵاتی تۆیە. دووەمیان با پێتەوە دیار بێ کە خوای گەورە سەرۆت و سامانی دایتێ باشارێکی وەکو فیوچەر خانۆکانت جوان بێ شەقامەکانت جوانتر بێت جلوبەرگەکەت جوان بێ مزگەوتەکەت ڕازاوەتر بێ با پێتەوە دیار بێ ئەگە خوای گەورە خەڵاتی دایتێ. لە صحیح ابن حیبانە هاتووە مالکی کوڕی ناوڵە دەفەرمێت چوومە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنا قەشیف الهەیئەتی پرچم ئاڵۆزا بوو جلم دڕابوو پێڵاوم هەڕووی لەلایەک بوو یعنی هەیئەتێکی ناڕێکم هەبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم خەمی هەموو کەسی دەخوارد فەرمووی ئەلەکە مالون هیچ ماڵت هەیە کاکە ئەگەر نیتە با خەمێکت بخۆینەوە بۆ وای ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەدڵ سۆزانە پێوت ئەلەکە مالون ماڵت هەیە وتی ئارە والله خوانەی بڕێی پێغەمبەری خوا مێگە لە مەڕم هەیە بزنم هەیە حوشترم هەیە زەویم هەیە کوشت و کاڵم هەیە بازرگانیم هەیە ئێ فەرمووی دەکاکە وا مەبە ئیذا ئەتاکە الله مالا فلیوڕا عەلەیکە ئەگە خوا ماڵی دایتێ با پێتەوە دیار بێ بەچیتەوە دیار بێ با بە جلوبەرگتەوە دیار بێ بە ئۆتۆمبیلە جوانەکەتەوە دیار بێ بە خانوە ڕازاوەکەتەوە دیار بێ بە شارەکەتەوە دیار بێ بە شەقامەکەتەوە دیار بێ فەرمووی با پێتەوە دیار بێ شوێنەوارێک بەجێبێڵی شوێنەوارێک بۆ خوای پەروەردگار و قیامەتت پێشکەش بە خەڵکی کە بڵێن ئەمە دەستکردی فڵان کەسە ئەمە بە پارەی فڵان سەرمایەدار و دەوڵەمەند کراوە و خەڵک سوودی لێ دەبینن جا ئەوە مزگەوت بێ ئەوە خەستەخانەیەکی خێرخوازی بێ ئەوە قوتابخانەیەکی خێرخوازی بێ با خوان پێتەوە ببینێ شوێنێک بەجێبێڵە با پێتەوە ببیندرێ لە حەدیثێکا فەرمووی إن الله يحب خوا زۆری پێخۆشە أن يرى أثر نعمته على عبده لە سونەنی ترمیزیدا هاتووە کە خوای گەورە عەبدێکی خۆی بەسەر دەکاتەوە خەڵاتی سەرۆت و سامانی ئەداتێ دەبا پێتەوە دیار بێ دەبا وەکو فەقیر نەژی وەکو فەقیریش نەمری یعنی فەقیرێک مردووە نەیبووە بۆیە هیچی لە پاش بەجێ نەما دەبا تۆ شوێنکارێک لە دوای خۆت ئاسارێک جێپەنجەمۆرێک لەسەر زەویدا بە دوای خۆت بەجێهێشت بێ کۆتا خاڵم عەزیزم و ئەحسین کەما ئەحسن الله ئیلەیک خوا چاکەی لەگەڵ تۆی دەوڵەمەند کردووە دەتۆش چاکە لەگەڵ بەندەکانی خوادا بکە ئەم ماڵە ئەمانەتی خوای پەروەردگارە وما أنفقتم من شيء فهو يخلفه سورة سبع آيات 39 والله همو جاك أو أتدخل مو مسوكة بلاش مادة وما أنفقتم من نفقة هر خيرك دبخشي بچووکترین 1000 دیناری تەبع جەنابەت لەواتیە سەرمایەدارێکی گەورەنی بەڵام دەسەڵاتی 1000 دینارت هەیە بەدڵێکی فراوانەوە دەیبەخشی فهو يخلفه بۆ هو زیاد بووە خواگایەتەکە بیفەرمایە وما أنفقتم من شيء يخلفه معناکە ڕێک و ڕەوانە بۆ ئەو هوەیە لەوێدا کردووە خوا تەئکید دەکاتەوە واللهی دڵنیا بە گەورەی خوا خۆی بۆت پڕ دەکاتەوە فهو يخلفه
نەیسپاردۆ بە کەسی تر. خوا دەفەرمێ بۆ منی سەرف کە یەقینت هەبێ بەس خودی خۆم ذاتی الله سبحانه وتعالى ليس كمثله شيء مالك الملك ئەرز و ئاسمانەکان و دیار و نادیار خۆی بۆت پڕ دەکاتە وحدی خۆیەتی. جارجاری وایە تۆ پارەت بەخشیوە واللهی بە چاوی خۆت دەبینی بۆت دێتەوە پارەکە. هەر ڕۆژ هەبووە خۆمان تاقیمان لەگەڵ خوا تاقیکردنەوە ناکرێ هەر بەخشیوتە دەست بەجێ هاتوێتەوە. جاری وایە خوا پارە ناداتەوە شتێشکەی لە پارە بە نرختر لە شوێنشکەوت بۆت خەرەبوو دەکاتەوە. جاری وایە تۆ پارەت بەخشیوە مزگەوتێکت کردووە خوای گەورە بینایەکت ناداتەوە تەندروستیت باش دەکات منداڵت ساڵح دەکات ژنت گوێڕایەڵ دەکات هاوسەرت بە حرمەت دەکات لە لای خەڵک سەنگین دەبی کەسایەتێکی بەرزت دەبێت خەڵک خۆشی دەوی ئەوانە زۆر لە پارە بە نرخترن. لە دوای خۆت خەڵک زیکری خێرت دەکات دوعای خێرت بۆ دەکات دەستی پەنجەی خێرت بۆ ئاماژە پێ دەکات خەڵک ڕقی لێن نابێتەوە. ئەتر ئەمە دڵنیا بە فەهوە یخلیفه خوا خۆی پڕی دەکاتەوە وعدی خۆیەتی ئین الله لا یخلیف الميعاد. کاتم زۆر گرتن بەڵام ئەم بەسەرهاتە خۆشەشتان بۆ دەگێڵمەوە کۆتایی قسەکانم. دکتۆر حەسەن پێنجوینی مامۆستا حەسەن پێنجوینی بانخواز و نووسەری ئیسلامی بە ناوبانکە لە هەشتاکانەوە هەمومان قەرزاری نووسینەکانی کتێبێکی هەیە پێڵن جوانمێری باسی جوانمێرەکانی مێژووی کردووە لە لاپەڕی 190 کتێبی جوانمێری دکتۆر حەسەن پێنجوینی دانووسراوە ئەڵێ ملیاردێری سعودی پیاوێکە زۆر دەوڵەمەندە. ئەم پیاوە دەوڵەمەندە ناوی سلێمان بن عەبدولعەزیز الراجحیە لە زۆربەی دنیادا کۆمپانیا و شەریکاتی هەیە. ئەو پیاوە ئێستا لە ژیاندایە پیاوێکی متەواضع بەڵام حتا بڵێ دەوڵەمەند بیرەوەریەکی خۆی باز دەکات ئەڵێ بڕواتان هەبێ بەڕێزان من کە ئەو سەرمایەدارە گەورەم زۆر جار لە کۆڕ و کۆبوونەوەکانی باسی دەکات تەحەدوس بە نیعمەتی خوا واللهی وا مەزانن ئێمە لە باو باپیرانمانەوە دەوڵەمەند بووین ئەمە هەمووی فەزلی خۆیان پێبەخشین. ئەڵێ بڕواتان هەبێ من لە دایک و باوکێکا لە دایک بووم ئەوەندە هەژار بووین هەژاری ژیانی تاڵ کردبووین تەنانەت ڕۆژێک لە قوتابخانەی بنەڕەتی کە من منداڵێک بووم لە 56 سەرەتایی داوای 1 ریالی سعودیان لێکردین ئەمە لە سعودیە دەژین. واللهی کە چوومەوە مامۆستا کوتی هەر کەسێ ڕیاڵێک بێنە گەشتێکی بەهاریمان هەیە سواری پاستان دەکەین و لەگەڵ هەموو تەلەبەکانە دەڕۆین گەشتە بەهارێک دەکەینی مەکتەب دەچینە دەرەوە هەموو تەلەبەکان پارەکەیاندا بەس من ئەو ریاڵم نەبوو دەنگم نووسا باوکم وتی ڕۆڵێکیان تۆ بڵێ چاوم لە ڕیاڵێک بێ واللهی نیمە سوێند بەخوای گەورە لە ماڵی منە ڕیاڵێک شک نابم هاتمەوە بۆ بەیانی چاوەکانم سوور بوو ئەوە نەگریا بووم لە پێناوی ئەوەدا کە بەس من لە مەکتەبا نابێبسم چونکە ڕیاڵەکەم نییە. مامۆستایەکمان هەبوو پیاوێکی دەوڵەمەند زۆر ژیر و عاقڵ و بە ویژدان ئەو مامۆستایە هەستی کرد چاوەکانم سوور بووە و خەمێکم هەیە و سەری کزۆڵی و هەژاریم بەسەر مێزەکەی خستووە. ئیمتیحانێکمان کردبوو من لە مەکتەباشیا زۆر زیرەک بووم مامۆستا کارتە ئیمتیحانەکەی داینەوە بەڵام دواتر لە مەکتەب پرسی بوو ئەم لە ناو ئیدارەیە ئەم کوڕە کێشەیەکی هەیە ئەوەی کە سەرپەرشتی گەشتەکەی دەکردوی واللهی لەوە ئەرچێ بەس ئەو پارەی نەداوە بەتەمانیە بێ بۆ گەشتەکە چونکە ڕیاڵەکەی نەداوە. مامۆستاکە هەستی پێکرد کە هەژاری ناهێڵێ و چاوەکانیشم سوور بووە سەری کزۆڵیشم بەسەر مێزەکەیا گرتووە بۆیە مامۆستاکە لە کاتێکە کە دەرەجەکانی داینەوە وتی ئەم قوتابە زیرەکەمان سلێمان بن عەبدولعەزیز الراجحی دەرەجەیەکی زۆر باشی هێناوە چەپڵەیەکی قاوی بۆ لێدەن هەموو تەلەبەکان چەپڵیان بۆ لێدان زەرفێکی بچکۆلەش هێناوەتی ئەوەش دیاری مامۆستای خۆت هەی ئافەرین کە زەرفەکەم کردەوە 1 ریاڵی تێدا بوو وەم ئەزانی هەموو ئەو دنیاهی منە هەر خێرا ڕام کرد بۆ ئیدارە بۆ لای مامۆستای سەرپەرشتیا وتم مامۆستا ئەو ریاڵەکە بە قوربان بەیانی بەجێم نەیاڵن بەڵێ بەس خوا ئەیزانی لە چ خۆشیەکەم جاری وای پارەیەکی کەم تۆ هەر بەلاتەوە هیچ نییە بەس ئەڵێ ئەو خۆشیە هەر لە بیرم نەدەچەوە خوێندنم تەواو کرد و ڕوون کردە بازاڕ نەچوومە کەرتی حکوومەت نەبووم بە مامۆستا و شت چوون بازرگانیم کرد خوا دەرگاکەی کردەوە وهو خير الرازقين لآياتك سورة سبع آيات 39 دەفەرمێ هەر خۆی ڕۆزی دەرە واللهی بەردم دەفرۆش بە نرخی زێڕ دەفرۆشە پارە هات خۆشم نەمدەزانی بەڵام دواتە بیرم کردەوە خوایە من چەند هەژار بووم ئای باوکو دایکم چەند هەژار بوون شەربی ئەم ماڵە بەهی خوا بزانم دەستم کرد بە خێر و خێرات ڕۆژێ لەسەر مێزەکەم دانیشت بووم بیرم دەکردەوە لەو ساتانەی کە چ ناڕەحەتێکم بە هەژاری چێشت بۆی نەهێڵم خەڵکانش کە وەکو منیان لێبێ قوتابیەک وەکو منی لێبێ مناڵێک وەکو منی لێبێ بیری ئەو مامۆستایان کەوتەوە ئەو کاتەکە ئەو ڕیاڵەی دامێ بە هەموو سعودیە هەبوو بۆ من یەکسەر گەڕامەوە بۆ ئەو قوتابخانەی کە چەند ساڵە نزیکی 30 ساڵ زیاترە من لەوێ خوێندومە گەڕامەوە و ناوی مامۆستاکەم دۆزیەوە پەیوەندیم کرد بەهۆی زەبری دەوڵەمەندێکەوە هەموو وەزیر برادەرێتی تەلەفۆنم کرد بە وەزیری پەروەردە
جەنابی وەزیر ئەو مامۆستایە ناوی فڵانی فڵان ئەو بە 30 ساڵ لەمەوە بە زیاتر لە فڵان قوتابخانەی بەڕێوەبەری مامۆستا بووە لە ژیاندایە بە مردووی دەمەوێت. جەنابی وەزیر وتی هەر بەسەر چاو هەر ئێستا پەیوەندی بە هەموو بە بەڕێوەبەرایەتی گشتەکان و پەروەردەکانەوە دەکەم هەر یەکسەر شوێنەکەمەکانیان بۆ دۆزیمەوە. ئەڵێ یەکسەر چوومە بەردەمی ماڵەکەی چوومە بەردەمی ماڵەکەی سەیرەکەم خێزانی نەماوە مناڵی لە لای نەماوە دەست کورد هەژار یەک پارەی خانەنشینی هەیە مامۆستا بەس خەریکە ئەوەیە وڵاتەکە بەجێنایاڵێ لە دەست کورتیانە بەتەما بۆ بڕوا خزمەتکاری بکە بەو سەری سپی و تەمەنی زۆری خانەنشینیەوە. چووم و وتم مامۆستا من ناوم فڵان کەسە نەیناسیم سەرمادارێکی گەورە ئۆتۆمبیلێکی پێ بای 50 دەفتەرە چەند کەسێکی جوان و گەنجوا وەکو سکیوریتی بە دێوریەوە ڕاوەستاون هەر ترسا یەکەم جار خواب کەم ئاسایش نوێ بۆ گرتن مات بێ مامۆستا بە حیاتی دەوڵەمەندی ڕووی نەکردوێتە ماڵ یان نەیکتۆ مەرحەبا فەقیرە شڵەژانی پێوە دیار بوو فەرموو براکەم فەرموو کاکە وتم وەڵای مامۆستا هاتم قەرزێکم لایە بدەمەوە وتی کاکە بەغەڵەت هاتووی خوازانێ بۆ شوێتر هاتی من لە ژیانما خەڵق قەرزارم نەبووە وەڵی دایمە قەرزاری خەڵک بووم وتم بڕوا بکە من قەرزاتم بیرت دێتەوە نزیکی 30 ساڵەمەوە بەر لە قوتابخانەی بنەڕەتی فڵان شوێنە تۆ مامۆستا بووی من تەلەبەی تۆ بووم تەلەبەیەکی زیرەک بووم زۆرت من خۆش دەویست بیرتە ئەو ڕۆژەی نمرەکانمان درایەوە یەک ڕیاڵت بە هەدیە دامێ نەتخێش لەبەر چاوی تەلەبەکانی شاتەریەک ببمەوە بڵێ ئەوە ها خێرت پێ دەکەم بە فەنێک داتمە من دەمزانی ئەوە پارەی ئەوە نییە لە جیاتی نمرەکانمان چکە نەتەلەبەی تریش نمرە دیانێ جاری کەش بەخشی پارە نەبووە تۆ مامۆستا پارە نابەخشێ بە زانیم یەقینت هەبوو برسی بوت کە من لە چدا ماویەکەم چەندە ئاواتی ئەو گەشتە بچکۆلانم هەبوو لەگەڵ هاوڕێکان و مامۆستاکانمە تۆ بەبێ ئەوەی ڕوشکێنم بکەی بەبێ ئەوەی کە سەست پێ بکە منت لەو گرفتە ڕزگار کرد وەڵی تا ئێستاش خۆشیەکەی لەبیرم نەچۆتەوە. مامۆستا گیان سویچی ئەم سیارە گران بەهای پێشکەش بە تۆیە فەرموو با بڕۆین لەگەڵما هات و پێکەنی و یعنی عەقل تۆ بڵێ ئەمە ڕاست بێ یعنی تۆ یەقینت هەیە فڵان کەسی مامۆستاوە هەویەکەم من سلەیمانم تەلەبەکەی خۆتم چوینە بەردەمی خانوویەکی ڕازاوەکو لە فیوچەرە بانگم کرد سویچ کلیلەکانی بێنن مامۆستا ئەم خانوەش متەوازیعەش هەر پێشکەش بە جەنابتە معاشێکی مانگانەش لەمەوە داتۆ هیچ ناکەی بەس بچۆ مزگەوتەوە قورئان بخوێن و دوعای خێرمان بۆ بکەم موچەی هەموو مانگیش لەسەر من لەلایەن ئەم برازە بچووکەی خۆتەوە. مامۆستا ینی لە خۆشیانە لێوەکانی دەدەرزی وتی کوراخر ئەمە هەر زۆرە وەڵڵاهی ئەمە هەر زۆرە ئەم سیارە گران بەهای من هەر نازانم لێشی خۆڕم ئەم کۆشکە ئەو هەموو موچە وتم بڕواتە بێ ئێستا تۆ زۆر خۆشحاڵی خوا لەم هەژاریەدا ئەم دەرگای ڕەحمەتەی لێکردیەوە بەرهەمی کردەوەکانی خۆتە گەنمێکت چاندۆ دەنکێت تۆ بۆ 30 ساڵە لەژێر زەویدایە بەس هەر زیاد دەکا فەهوە یوخلیف و شەر نییە ئەمڕۆ بتداتەوە جاری وا دەیداتەوە بە نەوەی نەوەکەت خوات هەڵی گرتووە واللهی وتم مامۆستا ئێستا تۆ چەند خۆشحاڵی دڵنیا بە ئەوەی کە من بە تۆم بەخشیوە ناگاتەوە ئەو ڕیاڵە ئێستا خۆشحاڵیەکەی منی ئەو کاتە زیاترە جا بەڕێزان ئەوە فەرمودەی خوایە با شکری خەڵاتەکانی خوا بکەین با لە چاکەدا بەکاریان بێنین با لە خۆمان بایی نەبین با زیکری سەر زمانمان هذا من فضل ربي يا ربي خوایە ئەمە هەمووی تۆیە یا ربی خوایە ئەم ماڵە هی تۆیە ماڵی ئەو کەسە ئاوەدان کەی کە ئەم ماڵە جوانی پێشکەش بە موسڵمانان کردووە خوای پەروەردگار ئەم شاری فیوچەرە ئەم شاری هەولێرە ئەم کوردستانە خوایە هەموو دنیا لە هەموو فیتنەوە ئاشوبێک بە دوورکەی خوایە هەموو مرۆڤایەتی لە شەڕ و ئاژاوە بە دوورکەی خوای ئێمەش و تێگڕای مسلمانان تێگڕای مرۆڤایەتی لە هەموو نەخۆشیەک بە دوورکەی لە ناخۆشیەکان بمان پارێزی بە لوتفی خۆت یا ربی خوای پەروەردگار هەمیشە دەرگای ڕزق و ڕۆزی فراوانی خۆتمان لێ بکەیەوە آمین آمین والحمد لله رب العالمين.